دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامە لە کەر و پرۆژەکانی جەژنی قوربانی پیرۆز و لە شاری هەولێر 300 کاسەی جەژن پێشکەش بە هەژاران و نەدارانی شارەکە دەکات. هەژاران و کەم دەرامەتانیش دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشین دەکەن و دەڵێن لە کاتێکی باشدا بەخشین بەهانای هەژارانەوە هاتووە. دەستخۆشی لە دەستگای بەخشین دەکەین، دەستیان خۆش بێ خوا خێری ئەو کەسانە بنووسێوی ئەو ئەشیان لۆ فەقیران ناردیە. پێویستە یعنی جێژنێ و خەرک پێویستی پێ معاش کەمە و معاشنێ و چەند مانگە هیچ معاشەکیان نەدایتە خەرچی. دەستان خۆش بێ یاڕبی خوا خێریان بنووسی، خوا خێرین گۆش بنووسی. خدا دەزانی ئەگەر یعنی هیچ چارەم هەبوایە نەداتم تەکسێک لە ڕای خوای گوتی خێر خوازە ڕۆ تشتی دەداوەرە بت بەم ئەلێرەی دانایمە ئیستاش خوا خێرتان بنووسیا کار ئەوها چاکەتان کرد خێرەکەتان کرد لۆنگۆ بەخوای دەرکەی بەعێشتێ کرایتەوە خدا دەزانی دەرکەی بەعێشتێ لۆنگۆ کرایتەوە هەکار ئەوها خێرەکی ئەوها دەکەن لۆیەکی ئەوەیان لۆچی وەکی من هەیە زەرامی هەیە تشتی هەیە مەجبور نییە بەران ئەمن کەسنێ یەک دینارم لۆ بینتەوە زۆرێ بە تاقتەنان ناو کونەخان لێ و کەچیمە لە ڕای خوای دامیانێ گوتیان لە خۆت تێدا بە دینارێک لە مارێ نییە خواردنەک لە مارێ نیە ئەو خوای دەزانی زۆر یارمەتی خەڵکی دەدەن زۆر ئەمن بەنسبەتە خۆم یعنی ڕەمەزانان جەژنی قوربانیان زۆر هاتیمە یعنی بەڕاستی جێگای دەستخۆشیە یعنی هەم لێرە هەم لە دەرەوەی وڵات زۆر یارمەتی فەقیر و هەژاران دەدەن ئێستا بەنسبەت ئەو خۆراکە یعنی ماڵ هەیە بەشە برنجەکی نییە لە ماڵێنێ بەڕاستی ئەمن پیاوم نەخۆشە بە خۆم کار دەکەم بە خۆم مار و منداڵم بە خێو دەکەم یعنی بەڕاستی لە هەموو یعنی ئەوەکان کە زۆر باشترن بەڕاستی دەستخۆشییانێ دەکەین زۆر سوپاسیان دەکەین خوا خێریان بنووسی. بەرپرسی نووسینگەی هەولێری بەخشین دەڵات بەخشین بەردەوام دەبێت لە پێشکەشکردنی پرۆژەکانی جەژنی قوربان و یەکێکیش لە پرۆژەکانی جەژنی قوربان کاسەی جەژنە کە پێکاتووە لە 2000 سەبەتەی خۆراک. یەکی لە پرۆژەکانی تریش بەڕاستی پێش جەژنی قوربان دیارە دابینکردنی 2000 سەبەتەی خۆراک بوو لە تاوای شار و شارۆچکەکان بۆ ئێمە 2000 خانەوادی تریش بتوانین خۆراکی جەژنیان پێ بدەین دیارە ئەمڕۆکە ئێمە نووسینگەی هەولێر 300 سەبەتە خۆراکمان ئامادە کردو و لە ئێستادا ئێمە سەرگەرمی دابەشکردنی خۆراکانی بەسەر هەژاراندا. دەستگای بەخشین دەستگایەکی خێرخوازیە و بەردەوام لە دروستبوونی هەر قەیران و نەهامەتیەک بەدەم خەڵکی فەقیر و هەژار هاتووە و پرۆژەکانی جەژنی قوربانیشی پێکاتون لە دابینکردنی جلوبەرگی جەژنانە و دابینکردنی کاسەی جەژن و دابەشکردنی گۆشتی قوربانی بەسەر هەژاران و نەداران. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.